بەڕێز کاروان ستونی گوتەبێژی بەڕێبەرایەتی حەج و عومرەی کوردستان لە مەککەوە لە مەکەی پیرۆزەوە لەگەڵم دەبێت. بەڕێز کاروان تەعاتۆی عیباداتتان قبوڵ بێت. ئەمەوێت سەبارەت بە ڕەوشی حاجیانی هەرێمی کوردستان لە بەڕێزت بپرسم ئێستا لەباری تەندروستیەوە ڕەوشیان چۆنە، بەگشتی فەریزەی حەج لەوێ چۆن جێبەجێ دەکەن؟ زۆر سپاس، جەژنتان پیرۆز بێت و جەژنی هەموو هاوکاران و لە بەڕێبەرەوە تا هەموو هاوکارانی تر لە کوردستان شارەوە پیرۆز بێتن. ئێمە من سەرەتا دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم کە ئەم ساڵ بەڕاستی ڕۆمارێکی زۆر جوانتان کرد و بەردەوام لەگەڵ ئێمە بوون، بۆی هەنگاو بە هەنگاو ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئێمە بن بۆی ڕۆمارێکی باشی پرۆسەی حەج بکەین لە کوردستانەوە لە مەککەوە بوو هەرێمی کوردستان. بێگومان دوێنێ حاجیان لە کێوی عەرەفە وەستان هەموو حاجیان هەرێمی کوردستان دوای ئەوەی بە سەلامەتی گەیشتنە ئەوێ سپاس بۆ خوای گەورە تا ئێستا کە لە دوێنێ شەو بە بەردەوامی لە سەر خەت بوون لەگەڵ هەموو بەڕێبەرایەتیەکانی سەر بە بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرای شارەکان. هەموو حاجیانی هەرێمی کوردستان سەلامەتن، هیچ حاڵەتێکی نەخۆشی یاخود ڕاوانەکردن بۆ نەخۆشخانە لە نێوان حاجیانی هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. دوێنێ شەویست دوای مەغریب دوای نوێژی مەغریب حاجیان ڕویان لە مزدەلیفە کرد تا درەنگانی شەو لەوێمانەوە، دواتر بەرەو جەمارات و تەوافی ئیفاضە بەشێکی زۆری حاجیان ئێستا تەوافی ئیفاضەیان ئەنجام داوە و بەشێکی تریشان خەریکی ئەنجامدانن و بەشێک لە حاجیانیش لە مونامانەوە بۆی لە ڕۆژی کۆتایی تەوافی ئیفاضە ئەنجام بدەن. جێگەی ئاماژە ئەم ساڵ بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرە سەر بە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە بەهەماهەنگی لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرە عێراقی چەندین خزمەتگوزاری جیاوازی پێشکەش بە حاجیان کردووە لە عەرەفات و لە مزدەلیفە و لە مینا لە دابینکردنی سێژەم خواردن و پێخەف و هاوکاری و دابینکردنی لۆرینگەی پزیشکی و هەروەها پاسی مۆدیل بەرزە بۆ ئەوەی حاجیان بتوانن بە ئاسانترین شێوە ئەرکانەکانی خۆیان بەجێبگێن. بەڵێ تایبەتمەندیەکانی حەجی ئەم ساڵ چی بوو بەڕێز کاروان، دوایەوەی کە دوای 2 ساڵ لە ڕاگیرانی حەج لەلایەن حکوومەتی سعودیە بەهۆی کۆڕۆناوە ئەم ساڵ حاجیان توانیان سەردان بکەن، ئایا ئەم ساڵ چ جیاوازێکی هەبووە؟ حاجیان توانیویان بە پێ و پێداویستیانەی کە پێویستیان پێ حەجی خۆیان بەجێبگێنن؟ بەڵێ دوای 2 ساڵ دابڕان لە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا ئەم ساڵ حەجێکی زۆر جیاوازمان هەست پێکرد، حەجێکی زۆر جیاوازمان بینی لە مەشاعیرەکان لەو شوێنانەی کە بە ڕوکنی سەرەکی حەجدا دەنرێت بە تایبەت مانەوە لە کێوی عەرەفە کەمتر هەست بە قەرەباڵغی دەکرا. هەموو ئەو شوێنانەی کە پێشتر جۆرێک قەرەباڵغیان دروست دەکرد زۆر قاوین کرابوونەوە، بەشێکی زۆر لە هێزە ئەمنیەکان لەوێدا نابوون بۆ ڕێخستنی خەڵکەکە. جگە لەوەش بە هیچ شێوەیەک هەست بە قەرەباڵغی نەدەکرا، بەهۆی ئەوەی ژمارەیەکی کەم حاجی ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو دەبینرا. هاوکاریەکی زۆر خەڵک دەکرا و خزمەتگوزاری زۆر باش پێشکەشی ئەو خەڵکە دەکرا، تەنانەت لە ڕێخستنی هاتوچۆی حاجیانیش لە عەرەفەوە بۆ مزدەلیفە لەوێ بۆ مینا. ئەم ساڵ بینیمان هێزە ئەمنیەکان بە هەموو بەشەکانیەوە هاوکاریەکی زۆری خەڵکەکەیان دەکرد بۆ ئەوەی بە ئاسانتری شێوە بتوانن ئەرکەکانیان جێبەجێ بکەن. ڕەنگە ئەمەش پەیوەست بێتن بەوەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا سعودیە پلانی تازەی داڕشتن بیتن بۆی ساڵانە بە شێوەیەکی باشتر یاخود بە شێوەیەکی جیاوازتر پێشوازی لە پرۆسەی حەج بکاتن. جگە ئەم بەیانیەش بەیانەیەکی زۆر ئێمە لە مزگەوتی حەرەم بووین، بەڕاستی ئەو هێزە تایبەتەیە کە بۆ ئاسایشی مەکەدانرا بوو ئاسایشی حەرەمدانرا بوو هەمووی بە جەژنە پیرۆزە و بەخێربێن بەخێربێن خوا لێتان قبوڵکات. ئەم وشانەیان دەگوتەوە پێشوازیان لە حاجیان دەگرت کە ئەمەش بەڕاستی جیاواز بوو لە ساڵانی ڕابردوو و وەکو ئێوەش لە کوردستان 24ەوە پێشتر پیشانتان داوە ئەو پێشوازەیە کە ئەم ساڵ لە حاجیانی هەرێمی کوردستان و لە حاجیانی وڵاتانیش دەکرا لە کاتی گەیشتنیان بۆ فڕۆکەخانەکان پێشوازیەکی زۆر جیاواز بوو. هیوادارین ساڵ بە ساڵ عەرەبستانی سعودیا بیر لە ڕێگە چارە و بیر لە سیستەمی تازە بکاتەوە بۆ پێشوازی لە پرۆسەی حەج بکاتن. بەڕاستی ئەوەی کە بینیمانیش ئەم ساڵ حەجێکی زۆر ئاسان حەجێکی زۆر جیاواز کە خەڵک توانی بە ئاسانی ئەرکانەکانیان جێبەجێ بکەن بەبێ ئەوەی زۆر تێکەڵاوی و جۆرێک لە قەرەباڵغی لە نێوان حاجیاندا دروست بێتن.
باشە بۆ پاراستنی حاجیانی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان بە تایبەتی لە ڕووی تەندروستیەوە هەماهەنگیەکانتان وەکو بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لەگەڵ حەج و عومرەی عێراق چۆن بوو؟ ئایا و هەماهەنگی و پەیوەندی هەیە؟ ئێمە لە هەموو ڕێکەوە هەوانگیمان لەگەڵ دەستەی باڵای حەج و عومرە عێراقی هەیە، بەڵام تایبەت بە لایەنی تەندروستی ئێمە لە 100% پشت بە خۆمان بەستەوە وەکو هەرێمی کوردستان. ئێمە ئەمساڵ بۆ یەکەم جار بوو گرێبەست لەگەڵ هەندێک کۆمپانیا لێرە بکەین بۆ ئەوەی دەرمان بۆ حاجیان لە سعودیا دابین بکەین. هەموو ساڵ دەبووە دەرمانەکان هەم لە ڕووی بڵێن قەبارەوە هەم لە ڕووی بڕەوە کەمتر دەهاتە عربستانی سعودیا. ئەمساڵ توانیمان لێرە دەرمانی کوالیتی بەرز بۆ حاجیان دابین بکەین و لەو دوو ئوتێلێک کە حاجیان تێدا مابوونەوە ئێمە بە بەردەوامی دوو ئەمبولانس لە بەردەم ئوتێلەکان بوون بۆ حاڵەتێکی نەخۆشی لە ناو حاجیاندا تومار بکرێتن. ئێمە ڕاستەوخۆ بگەێنە نەخۆشخانەکانی سعودیا چەند حاڵەتێک هەبوو کە ڕاستەوخۆ لێرە ڕەوانەی نەخۆشخانەکان کرەوە چارەسەری پێویستیان وەرگیرا. جگە لەوەش هەمانگەیەکی زۆر باشە لەگەڵ هەموو نەخۆشخانەکانی سعودیا و سعودیا بەردەوام لە وەرزی حەجدا نەخۆشخانەکانی سعودیا خود نەخۆشخانەکانی مەکە دەرگان وەڵایە بەڕووی هەموو ئەو کەسانەی کە سەردانی ماڵی خۆی گەورە دەکەن لە نەشتەرگەری گەورە بێتن تا دەگاتە چارەسەری فریاگوزاری سەرەتایی. سپاس بەخوای گەورە تا ئێستا هیچ حاڵەتێکی بەو شێوە نەبووە کە لە ناو حاجیانی هەرێمی کوردستاندا پێویستی بە نەشتەرگەری هەبێتن. بەر لە ڕۆژی عەرەفە ئێمە حاجیەکمان بەهۆی جەڵتەوە چەند ڕۆژێک لە نەخۆشخانە خوێندا دواتر ئەمبولانسی تایبەتی بۆ دابین کرا بۆی بەشداری لە ڕوکنی سەرەکی حەج بکاتن لە عەرەفە. دوای بەجێگەاندنی ئەو ڕوکنەش گەڕاوەتەوە هیوادارین تا ئەو ڕۆژ تا ئەو کۆتا ڕۆژەی حاجیان دەگەڕێنەوە ئەویش بتوانێتن بگەڕێتەوە ناو ماڵ و منداڵی خۆی و ئەگەریش پێویست بکاتن بە پێی ڕامکۆرتی پزیشکی بۆی هەیە لێرە بمێنێتەوە. جارێ ئێمە ناتوانین بڕیار لەسەرەوە بدەین و ئەوانشی شتێکی تازان بە ئێمە نەگوتەوە بزانین تا ئەو کاتە دەتوانێت بگەڕێتەوە یا خۆت ناتوانێت. بەڵێ لە کۆتایشتا ئەگەر پرسم کە گەڕانەوەی حاجیانی هەرێمی کوردستان بە چ شێوازێک دەبێت چ ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان؟ بەڵێ گەڕانەوەی حاجیان بەو شێوە دەبێتن ئەو حاجیانەی کە لە یەکەم کاروانەوە سەفەری سعودیان کردو یەکەم کاروانیش دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. بەڵام تا ئێستا ئەو خشتەیە بە شێوەیەکی فەرمیێڕانە گەێنراوە. ئێمە پێمان وایە ڕەنگە لە دوای 14 مانگ یاخود 15 مانگ یەکەم کاروانی حاجیان بگەڕێتەوە عێراق جا ئەم کاروانە هەرێمی کوردستان دەبێت خود یاخود حاجیانی عێراق دەبێتن. ئیتر بەو دواوە چەند ڕۆژێک دەخانێتن تاوەکو بە تەواوی هەموو حاجیانی هەرێمی کوردستان دەگەڕێنەوە. لەبەر کەمی ژمارەش ئێمە بڕوامان وایە و چاڕوان دەکەین کە ماوەیەکی کەم بخانێت لە گەڕانەوەی حاجیان بۆ هەرێمی کوردستان. بەڵێ جارێکی دیکە جەژنتان پیرۆز بێت، سەعات و عیباداتتان قبول بێت. بەڕێز کاروانستونی گوتەبێژی بەڕێوەبەرایەتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە مەککەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس. زۆر سپاس دەژنی ئێوەش دووبارە پیرۆز بێت.